سەبارەت بە دۆخی وەرزی زستان بەڕاستی پەیوەندە پابندە بە چەند فاکتەرێکەوە. یەکەمیانەوەی کە ئاستی بەرهێمنانی کارەبا چۆنە بێت لە کوردستانە و زائیدەن با بڵێن خواز لەسەر کارەبا چۆنە بێت، دابشکردنی نەوتی سپی، با بڵین دابشکردنی موچە و توانای کڕینی خەڵک بۆ نەوتی سپی بۆ خۆگەرمکردنەوە، هەموو ئەمانە کاریگەری هەیە لەسەر دۆخی کارەبا. سەبارەت بە قەرزی هاوڵاتیان ئێستا ئێمە لە خۆشببوونەوەیە بۆ بازرگانی پیشەسازی کشت و کاڵی حکومی لە ئێستاە لێخۆشببوونەکە هەتاوکو 28 دەهەیە، دوای ئەو 28 دێ نامێنێ، بەڵام ئێمە قەرزی بازرگانی و ئەوانە ئەوەی کە لە سەر 2 میلیۆن دینار زیاتر قەرزار بێ ئاگادارەکرێتەوانێ بە پارەدە. قرزی کارەبا گۆڕانکاری بەسەرهادێ بە حکومی زیادە بەڵێ تقریبان من یعنی بە حکومی و بە ئەهلی و بە عاڵی هەموو پۆلەکان لەوانەیە سەر و 350 ملیار دینار قەرزمان هەیە.